بسم الله الرحمن الرحيم صلاة لبي خوشويستان خوشحالم كدقمو خزمتان لألقي ديم لبرنامج روشنايي بو روشنايي خصنا سر كتابي مسلماني راسو ساقچية لخزمت جنابي مامستا علي باپير نوسر مامستا زور بخير بي خوشحالم كالألقي ديم لخزمت جناب الداي سپاس دەکەم ئێوەش بەخێر بێن کاک محەممەد. مامۆستا گیان دوایەوەی لە ئەڵقەی ڕابردوو بە تیر و تەسەلی بابەتی بوون ناسیمان ڕوون کردەوە جەنابەت ڕۆشنایت خستە سەر لەم ئەڵقەیە باس لەوە کردووە لە نێو کتێبەکە یەکێک لە هۆکارەکانی بوونە موسڵمانی ڕاست و ساق و ڕێگە ئاچۆکردن بۆ بوونە موسڵمانی ڕاست و ساق بێگومان ئیمانە. سەرەتا دەمەوێت بزانم ئیمان چییە، پێناسەی ئیمان چۆن دەکەی؟ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. مامۆستا محەممەد ئیمان لە ڕووی زمانەوانیەوە دیارە لەسەر چێشی ئیفعالە لە ڕیشە زمانەوانەکەی ئەمن یعنی دڵنیایی هێمنی و ئاسایش. ئامەنە یوئمن و ئیمانەن ئیمانی هێنا ئیمان دێنێ ئیمان هێنا. ئیمان وەک واتە خۆخستنە حاڵەتی دڵنیایی یا خۆخستنە حاڵەتی هێمنی و ئاسایش لە ڕووی زمانەوانیەوە. لە ڕوو شەرعیەوە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بە پایەکانی پێناسەی کردووە لە ئەو فەرمایشتەدا کە بە حەدیث و جیبریل ناسراوە لە کتێبەکانی سونەتدا کە جیبریل لەسەر شێوەی پیاوێکدا سەڵات و سەلامی خوا لەسەر جیبریل بێ لەسەر شێوەی پیاوێک کە بەرگەکەی زۆر سپی بووە، مووەکانی زۆر ڕەش بوون، شوێنەواری سەفەری پێوە نەبیندراوە، هاتووە لە کۆڕ و مەجلیسێکی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە لە جەنگی تەبوک بوون دانیشتووە، لە نزیکەوە دانیشتووە و پرسیاری لێ کردو لەبارەی ئیمان و ئیسلام و ئیحسان و لەبارەی ئاخر زەمانیشەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە وەڵامی ئەو پرسیارەدا کە گوتوێتی ئەخبیرنی عن الإيمان فەرموویەتی الإيمان أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله وباليوم الآخر وبالقدر خيره وشره. واتە ئیمانی بە شەش پایەکانی پێناسە کردووە. ئەڵبەتە لە پێش پێغەمبەری خاتەمدا صلى الله عليه وآله وسلم لە قورئانیشدا خوای پەروەردگار ئیمانی بە پێنج پایەکانی پێناسە کردووە کە دەفەرمێ ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين. البته دوای کۆمەڵێک شتی کەشی لەگەڵ دەڵێ دەفەرمێ وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين في الرقاب. ئەمجا دوای دەفەرمێ وأقام الصلاة وآتى الزكاة. تا کۆتایی مەبەستم ئەوەیە کە ئیمان دەگونجێ بە پایەکانی پێناسە بکرێ، واتە ئەو پایانەی هەن کە لە قورئاندا پێنج پایە بۆ باس کراون: ئیمان بەخوا، بە فریشتەکانی، بە کتێبەکانی، بە پێغەمبەرانی، بە ڕۆژی دوایی. ئیمان بە قەدەر واتە ئەندازەگیری و نەخشەدانانی خوا، ئەمە لە سونەتدا هاتووە. بۆچی لە قورئاندا نەهاتووە؟ چونکە ئیمان بە قەدەر هەردەچێتەوە نێو ئیمان بەخوا سبحانه وتعالى. کە ئیمانت بەخوا هەبوو واتە ئیمانت بە زانیاری بێسنووری خوا، ویستی بێسنووری خوا و ڕەهای خوا، دەسەڵاتی ڕەهای خوا، حیکمەتی ڕەهای خوا، میهرەبانی خوا، ئەوانەش پێکاتەکانی ئیمان بە قەدەرن. و لە قورئاندا لە زۆر شوێن خوا فەرموویەتی هەموو شتێکمان بە قەدەر دروست کردووە ئینا كل شيء خلقناه بقدر وكل شيء خلقه فقدره تقديرا. بەڵام پێغەمبەر صلى الله عليه وسلم لەبەر گرنگی ئەویشی کردو بە یەکێک لە پایەکانی ئیمان. دەستگونجی ئیمان بە پێکاتەکانیشی پێناسە بکرێ، واتە ئیمان پەیوەندی هەیە بە عەقڵی مرۆڤەوە، بە دڵ و دەرونیەوە، بە زمان و دەربڕینیەوە و بە ئەندامەکانیەوە. کە ئەو کاتە دەڵێن ئیمان چوار پێکاتەی هەن کە عولەمای ئیسلام وان ئەوە کردووە، دەڵێن الئیمان قول وعمل
قول القلب واللسان وعمل القلب والجوارح. تقريبا بخاري دڵێ گەیشتم بە زیاتر لە 1000 لە زانایانی ئیسلام هەمویان لەسەر ئەوە یەکدەنگ بوون. الإيمان قول وعمل، قول القلب واللسان وعمل القلب والجوارح. ما بس يعني لقول قول وعمل واتبرازانين، برازانين عقل وبرازانين زمان واتدان بيداهناني، وعمل القلب والجوارح، عملي قلب واتا قبول كردن وبسند كردني بضل، وعملي اندامكاني واتا جێبەجێ كردن. انسان چوار هێزی هەن، هێزێکی عقلی هێشتی پێدەرگ دەکا، هێزێکی قەلبی هێشتی پێدەوێ یا ڕەفز دەکا، هێزێکی تعبیری هێشتی پێدەردەبڕێ و هێزێکی تەنفیدیشی هێشتی پێ جێبەجێ دەکا کە ئەندامەکانێ. ئیمان پەیوەستە بە هەر چوار. بەڵێ کەوە پێکهێنەرەکانی ئیمانن کە دواتر حەز دەکەم زیاتر ڕۆشنایی بخەینە سەر. دەڵێ ئیمانی یەک شت نییە کە تەنها لە یەک پرۆسە بێ، یەک حاڵەت بێ، بۆ ئەوەش باست لە سێ قۆناغان کردیە. ئەم قۆناغانە چین؟ ئیمان زۆر خەڵک وەرەزانێ کە مەسەلەن ئیمانی ئێمە و ئیمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، ئیمانی مەلائیکە وەرزانێ هەموو یەکە، نەخێر وانیە لە ڕاستیدا. ئیمان بەلای کەمەوە سێ پلەی سەرەکی هەن. بەڵێ لای کەمی ئیمان هەیە، وەلای نێوەڕاستی هەیە، وەلای لووتکەشی هەیە. لای کەمی ئیمان ئەوەی کە ئینسانی پێ دەبێتە بڕوادار. لای کەمی ئیمان واتە لە هەر چوار پێکاتەکانی، لای کەمی بەڕازانینی دڵ و بەڕازانینی عەقڵ، دەرک و معریفەتی عەقڵ، لای کەمی بەڕازانینی دڵ و پاشان دان پێداهێنانی زمان و جێبەجێکردنی ئەندامەکان. ئیمانی سەرووی ئەوە کە پێی دەگوترێ تەمە عولەما هەر کامێکیان زاراوەیەکی بەکارهێناوە بۆ وێنە بۆ مطلق الئیمانیان بەکارهێناوە بۆ لای کەمی ئیمان. هەروەها بۆ لای ئەوەی نێوەڕاست الئیمان و واجیبیان بەکارهێن، ئیمانی پێویست. ئیمانی لای کەمی ئیمان ئەوەی کە مرۆڤی پێ دەچێتە نێو بازنەی ئیمانەوە، بەڵام پێی لە ئاگری دۆزەخ ناپارێزرێ، چونکە مەرج نییە هەموو ئەرکەکانی جێبەجێکردن و هەموو قەدەغەکانی خۆ لێ پاراست بن. بەڵام ئیمانی واجب ئەوەیە، ئیمانی پێویست ئەوەیە کە ئەرکە شەرعیەکان هەموو جێبەجێکە و خۆشی لە قەدەغەکراوەکان بپارێزێ. وەگەر قەدەغەیەکی شکاند یا ئەرکێکیشی شوان تەوبەیەکی نەسوحی لێ بکات و ئەوانە کەواتە ئیمانی پێویست دەبێتە هۆی کە خاوەنەکەی لە ئاگری دۆزەخ بپارێزێ. ئیمانی پەسەند یا ئیمانی مستەحەب، ئیمانی خۆشویستراو ئەوە لووتکەی ئیمانە، ئەوەی کە خاوەنەکەی وا لێ بکە هەر بە جێبەجێکردنی ئەرکەکان و خۆ دوورگرتن لە قەدەغەکان ئیکتیفا نەکە. ئەرکەکانی جێبەجێکە ئەو شتانەش کە پەسەندیشن، قەدەغەکانیش نەشکێنێ و ئەو شتانەش کە ناپەسەندیشن خۆیان لێ دوور بگرێ و زێدەڕۆیی لە مباحیش دانەکە. کەواتە بەلای کەمەوە ئیمان ئەو سێ پلەی هەن. جا لە نێو ئەوانەشدا چەندان پلەی دیکە هەن گومانی تێدا نییە. و ئیمان کەم دەکا و زیاد دەکا. عولەما لەسەر ئەوە یەکدەنگن و ئاەتەکانی قورئانیش زۆر بەڕوونی ئەوە دەگەیەنن بۆ وێنە کە دەفەرمێ الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل. سورة آل عمران ده هروها سرتاء سورة أنفال ده فرموا إذا تليت عليهم آياته زادتهم إيمانا. أجر آيات كان إخوان بصدق إخوان درانو إيمانيا في زيادة كوات إيمان زيادة قماني تدانية. الإيمان يزيد بالطاعة فرمان بري زيادة إيمان ويزيد وينقص بالمعصية وبصر بيشي كم ذكا. فرمايشتكي في غنبر صلصم كذا فرمي لا يزني زاني حين يزني وهو مؤمن ولا يسرق السارق حين يسرق وهو مؤمن ولا يشرب الخمر حين يشربه وهو مؤمن. زنا كرك زنا ذكاء دزي كرك دزي ذكاء شراب خور كشراب دخوال لكاتي جناح كان ذا إيمان دارنين. يعني شيء يعني إيماني واجب يعني نيفرموا لا يكم إيماني شان هرنية بل أو إيمان واجبيان نيك بيان باريزي لو قدام كراوانا. هل نيو بازني إيمان؟ هل بازني إيمان ده منه. شو بو خواي متعال ده فرمي
وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهما فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله فإن فاءت فأصلحوا بينهما بالعدل وأقسطوا إن الله يحب المقسطين إنما المؤمنون إخوة دعوة فأصلحوا بين أخويكم اتقوا الله لعلكم ترحمون كواتا وإن طائفتان من المؤمنين اقتتلوا دوكم الله برواداري ناو دبا بيكوش بشر دين ليقديش دكوجن بلان بإيمانداري ناو بردون دعايش دفرمي فأصلحوا بين أخويكم دو براكتان كبيكو بشر هاتون صلح آشتاوين لبين دابكن كواتا دا قنزي مروف قطريش بكا زيناش بكا دزيش بكا قناحي قورا بكا نوش بتشويني روجو بتشويني زكاة ندا هر بإيمانداريش لقالهم بدري البته ئەوە هەموو لە حاڵێکدا کە دان پێداهێنەرە بەوەی کە ئەوشتە حرامە و دان پێداهێنەرە بەوەی کە ئەوشتە پێویستە بکرێ بەڵام دەڵێ ئارەزوو بەسەرمدا زاڵ بوو شەیتان پێی کردم دان بە هەڵی خۆی دادێنێ ئەمما ئەگەر بڵێ وەڵام من پێم وانێ کە زینا حرام بێ پێم وانێ شەراب حرام بێ و کوێندەی خەڵکی سەر لێ شێوا و مەسەن ئەوە دەڵێن ئەوە لە بازنی ئیسلام ئیمان دەچێتە دەرێ بۆ چونکە کوفر بریتە لە ئینکار ما علم من الدین بالضرورة هەر کەسێ نکوڵی لە شتێ بکا کە بە بەشێک لە دین زاندراوە نکوڵی لێ بکە پێی لە بازنی ئیسلام دەچێتە دەرێ ئەگە بڵێ نوێژ واجب نییە ئەگە بڵێ شەراب خۆری حرام نییە ئەگە بڵێ دزی حرام نییە هەتا کۆتایی ئەوە لە بازنی ئیمان و ئیسلام دەچێتە دەرێ چونکە نکوڵی لە شتێک دەکا کە زۆر بە ئاشکرا زاندراوە کە بەشێکە لە دین و لە مسلمانەتی بەڵێ بابەتی پێکەینەرەکانی ئیمان کە بەشێکل تێ باس کرد باز لەوە دەکەی کە هێزی سەرەکی مرۆڤ مەسەن ئەم هێزانن باس کرد زانینی بە عەقڵ و هۆش و دواتر قبوڵکردن و پەسەندکردنی بە دڵ و دەروون ئەنجا دان پێداهێنان و کۆتاییەکەشی کردەوە بە ئەندامەکان ئەمە لەکوێ ئیماندایە بە ڕۆشنایی بخەیە سەر بەڵێ ئەگەر تەماشای ئاەتەکانی قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم بکەین زۆر بەڕوونی دەبینین کە زانین و دەرەکردنی بە عەقڵ لە نێو پێکەنەرەکانی ئیماندا باس کراوە هەروەها قوبوڵکردنی بەدڵ و دان پێداهێنانی بە زمان و کردەوەش بە ئەندامەکان هەڵبەتە من لە شوێنی خۆیدا بە تەفسیل ئاەتەکان و دەقیقانم هێناون دەتوانین ئەوە کە ئەم ئاەتە مبارەکەی کە دەفەرمێ قولوا آمنا بالله وما أنزل إلينا وما أنزل إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وما أوتي موسى وعيسى وما أوتي النبيون من ربهم لا نفرق بين أحد منهم ونحن له مسلمون فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا وإن تولوا فإنهم في شقاق فسيكفيكهم الله وهو السميع العليم أما لسورة البقرة ده دەفەرمێ تۆ بفەرموو ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئێمە ڕوامان هێنا بەخوا و بەوەی کە بۆ لاماندا بەزێنراوە و بۆی کەدا بەزێنراوە بۆ ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و ئەسباط و بۆی کە بە موسا و عیسا دراوە بە پێغەمبەران دراوە دوایی دەفەرمێ فإن آمنوا بمثل ما آمنتم به ئەگەر ئیمانیان هێنا بەوێنەی ئەوە کە ئیمانتان پێهێناوە کەواتە وەک هەر قسەکە دەکەی ئەوە ئیمان پێهێنانە دان پێداهێنانە هەروەها خوا سبحانه وتعالى لەو بارەوە کە ئەگەر بە زماندان بە شتێک دانێنی با لە دڵیشتدا هەبێ بە ئیمان لە قەڵەب نادرێ لەبارەی ئالی فیرعون دەفەرمێ وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا لە دڵی خواندا یەقینیان هەبوو کە ئەوە حەقە بەڵام دانیان پێدانێهێنا نکوڵیان لێ کرد و بەنسبەت ئەندامەکانەوە لە سوورەتی ئەلبەقەرەدا خوای پروردگار دەفەرمێ وما كان الله ليضيع إيمانكم همو توێژەرەوان و ڕوونکەرەوانی قورئان دەڵێ ئیمانەکم ئەی سەڵاتەکم لە باسی گۆڕینی قیبلە لە بەیت المەقدیسەوە بۆ کەعبە باسی ئەوەیە هەندێک لە هاوڵان گوتیان ئێمە ئەو نوێژانەی کە بەرەو کەعبەمان کردوون کە 17 مانگ 18 مانگ کە چوون بۆ مەدینە مسلمانان ڕویان لە بەیت المەقدیس دەکرد دوایی قیبلە گۆڕدرا بەرەو کەعبە جارێکی دی يقولون أو نجاني برو بيت المقدس كردو ما نزايبون خافر ما كان الله ليضيع إيمانكم همروا كرام الله أي صلاتكم نيجكتها هروها بالنسبة قبولي بضل دفرمي لسن شوين أخوي تعالى دفرمي كتب في قلوبهم الإيمان
ولباري أعرابه قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم. عرب خلال شيء تان إيمان من هنا والله إيمان تان هنا هو بلان بلين إسلام بوين وزار إيمان نشوة تانية ودلتان كواتا دبي إيمان بشيء تانية ودل دا قنجي كسي بلين من المسلمان ونو يجي هبي الرجوع هبي جهادي هبي بلا إيمان نشوة تانية ودلي ولما يدخل الإيمان لما ضلبوه نفي ولا بردنيش تيكا كتوقع بكر إذا هاتو داب به ولما جاري نشوة تانية ودلتان بلا دا قنجي بي تانية ودلتان يعني قماني تيدانيك هم كردوي عندها مكان وهم قبول كردني بضل كأو بناغي إيمان قبول كردني بضل أبو زاني ياريد لدواي زانيني بعقل أم جا قبول كردني بضل بوي القرآن دا زور جار إيمان ربط كراو بضلوه بوي أنا لسورة مجادلة دا كتب في قلوبهم الإيمان إيمان للضع نفسيون هروها ليرة ولما يدخل الإيمان في قلوبكم يعني لزور شوێنان ئیمان پەیوەست کراوەتەوە بەدڵەوە لەبەرەوە لە پێشێ بەدڵ دەبێ ئەو شتە قبول بکرێ وەربگیرێ و ئەوەش کە منافق و بڕوادار لێ جیا دەکاتەوە ئەوەیە دڵ و دەروونەکەیە منافقیش دەنا نوێژ دەکا و ڕۆژوو دەگرێ و شایەتمانیش دێنێ بەڵام ئیمان لە دڵیدا نییە بۆ لە وەصفی نیفاقدا لە پێناسەی نیفاقدا گوتراوە إظهار الإسلام وإخفاء الكفر أو إسلامتي درخا بلان لدلي خويدا كفر بنهان بك أويك مؤمن منافق ليك جادكاتو إيمانا قلبي كيك أو أصل إيمانا بلان قماني تدانيك دان بيدا هناني بزمانيش هر باي إيمانا بيكينري إيمانا هر وها معرفة زانيني بعقليش و پابندی بە ئەندامەکانیش ئەویش هەر کەواتە جەنابی مامۆستا ئەم پێکهێنانانە لە پێنا و پتەوکردنی ئیمانی موسڵمانی ڕاست و ساغا بەڵێ یعنی ئەگەر کەی ئینسان دەبێتە موسڵمانی ڕاست و ساغ پێشتر باسمان پێشی دەبێت تێڕوانێکی ڕاست و دروستی هەبێ لەسەر ئەو بناغی ئەو تێڕوانی ڕاست و دروستە بەرامبەر بە خۆی و خوا و گردون و دنیا و دواڕۆژ ئەمجا أو إيمان هل سندري إيمان بخوا سبحانه وتعالى وفريشتكاني ببيغمبراني بكتابكاني بالرجل دوائي وبنخشو أندازة جيري خوا سبحانه وتعالى جاء إيمان بهر شوار بيك هاتكيوة بزانين وإدراج عقلية بقبول كرني ضلوة بدان بيدا هناني زمانو بزي كرني أنت مكان بالي دي سر بايكاني إيمان كشش بايان ڕۆشنایەک بخەسەر پایەکانی ئیمان کە لە نێو کتێبەکەشدا باس کرد پایەکانی ئیمان وەکو گوتم لە فەرمایشتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بە شەش دانراون بەڵام لە قورئاندا بە 5 هاتوون وەکو گوتم شەشەکەش هەر دەچێتەوە نێو 5ەکان و هەندێک شت خوای پەروەردگار ڕوونکردنەوەی زیاتری بە پێغەمبەری خاتەم سپاردووە صلى الله عليه وآله وسلم وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم لعلهم يتفكرون هر چند رون كرنەوەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم زیاتر بۆ حاڵەتی کردەیی بووە بەڵام جاری واشە بۆ شتێک کە هەر لە قورئانەکەوە لازم دەبێ هەر پەیوەستە بێەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام تیشی زیاتری خستوتە سەر دیارە بناغەی ئیمان بریتە لە ئیمان بەخوا ئەوانی دی هەموو پایەکان لە دەوری ئەوە دەسوڕێن ئیمان بەخوا و ئیمان بە فریشتەکانی خوا کە خوا کاروباری کەون و کائیناتی بە فریشتەکان سپاردوون و ئیمان بە کتێبەکانی خوا کە پەیامەکانی خوان و بە فریشتەکاندا ناردوونی بۆ پێغەمبەران و ئیمان بە پێغەمبەرانی خوا عليهم الصلاة والسلام کە ڕەوانەکراوانی خوان و ئیمان بە دیداری خوا بە ڕۆژی دوایی بە هەردوو قۆناغی ئاخیر زەمان و هەڵسانەوە ساعە و قیامە چونکە لە قورئاندا ئەو دوو شێ بەکار هاتوون ساعە واتە ئاخیر زەمان قیامە واتە هەڵسانەوە کە ئەم ئاەتەی سوورەتی زومەڕ ئاماژە بە هەردوو قۆناغەکە دەکات دەفەرمێ ونفخ في الصور فصعق من في السماوات ومن في الأرض إلا من شاء الله أما قۆناغی آخر زەمانە ثم نفخ فيه أخرى فإذا هم قيام ينظرون جاری یەکەم فوو بە کەڕەنا داکرا هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە جگە لەوەی خوا بێبێ هەمووی
مرد یا هەمووی لە هۆش خۆی چوو دوایی جارێک کە فووی پێداکرا هەمویان هەڵسانە و چاوەڕێ بوون ئەمە قیامەتە کەواتە ئەمجا نەخشە و ئەندازەگیری خوای پروردگاریش ئەویش دیسان هەمووی پێویستی بە پەیوەستە بە ئیمان بەخواوە پێش ئیمان بەخوا ئەمجا ئیمان بە فریشتەکانی خوا و دوایی بە کتێبەکانی خوا کە بە فریشتەکاندا ناردوونی بە تایبەتی جیبریل عليه الصلاة والسلام بۆ هەموو پێغەمبەران و دوایی بۆ ئیمان بە پێغەمبەرانی خوا عليهم الصلاة والسلام و ئیمان بە ڕۆژی دوایی و بە دیداری خوا و وەکو گوتم بە نەخشە و ئەندازەگیری خوا لە دروستکراوەکان. بەڵێ مامۆستاجیان دەقێک هەبوو کە من حەزم کرد ڕۆشنایی زیاتری بخێ سەر بۆ نمونە لە نووسیوتە لە ئیمان پێهێناندا خوای کاربەزی ڕۆژی دوایی لە دوای ئیمان بەخوا دێنێ من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين بەڵام لە مەسەرەن بێبڕواییدا بە پایەکانی ئیماندا ڕۆژی دوایی دەخاتە دواییان ڕاستە ئەم حەزم لێ بوو ڕۆشنایی بخێ سەر ئەمە لە سوورەتی ئاەتی 177 لە سوورەتی ئەلبەقەرەدا کە خوا دەفەرمێ لەیسە البیڕە أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب چاکەکاری ئەوە نییە کە ڕووبکەنە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوە ولكن البر بەڵکو چاکەکاری صفەتی چییە صفەتی کەسێکە ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين چاکەکاری صفەتی کەسێکە ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی و بە فریشتەکان و بە کتێبەکان و بە پێغەمبەران هەیە عليهم الصلاة والسلام بۆ کەسێک کە ئەو باسی ئیماندارانە بۆ ئینسانی بڕوادار لە ڕووی گرنگیەوە لە دوای ئیمان بەخوا ئیمان بە ڕۆژی دواییە ئەمجا دوای ئیمان بە فریشتەکانی و بە کتێبەکانی و پێغەمبەران لێرە ڕیزبەندێکە وادانراوە لە سوورەتی ئەنیساءدا لە باسی بێبڕواییدا دەفەرمێ من كفر بالله والملائكة والكتاب والنبيين واليوم الآخر لەوێ ڕۆژی دوایی دەخاتە دوایە بۆ چونکە دواترین شت کە مرۆڤی بێبڕوا بیری لێ دەکاتەوە ڕۆژی دواییە زیندووبوونەوەیە و هەڵسانەوەیە و سزا و پاداشتە بۆیە لەوێ خوا سوبحانە وتعالە لە ڕیزبەندیەکەدا خستوێتە کۆتایی بەڵام بۆ لە باسی صفەتی ئیمانداران خستوێتە ڕیزبەندی دووەم. بەڵێ دواتر ئەگەر ڕۆشنایی بخێ سەرەوەی ئامەنە بالله واليوم الآخر کە باز لەوە دەکەی لە زۆر شوێناندا لە قورئاندا ئەمە بە دواییدا هاتوون. بەڵێ بەڵێ ئەمە وەک بڵێ بڕوا بە سەرەتا و سەرنجام ینی مەبدە و مەسیر ئێمە لە خواوە هاتووین و بۆ لای خوش دەچینەوە لە چ ڕۆژێکدا لە ڕۆژی دواییدا هەمیشە ئەو دووە لە قورئاندا زۆر پێکەوە هاتوون آمن بالله واليوم الآخر آمن بالله واليوم الآخر و هەر کەسێ بەڕاستی بڕوای بەخوا بێ بەڕواشی بە ڕۆژی دوایی دەبێ بە هەردوو قۆناغەکەیەوە قۆناغی یەکەم ئاخیر زەمانەوە کە ئەم گەردونە تێک دەچێت و هیچی لە شوێنی خۆی نامێنێ وەکو لە زۆر لە سوورەتەکاندا خوای پەروەردگار باسی کردووە و قۆناغی هەڵسانە و زیندووبوونەوە و سزا و پاداشت ئەویش دیسان خوای تاالە زۆری باس کردووە کە ئەوە بە دوای قۆناغی دووەمدا دێ ئەلبەتە ئەو دوو قۆناغە لە ئەنجامی فووکردنی ئیسرافیل بە کەڕەنادا بۆ دوو جار هەندێک دەزانای گوتوانە سێ جار بەڵام لە ڕاستیە دوو جارە جاری یەکەم وەکو لە سوورەتی زومەردا دەفەرمێ ونفخ في الصور فصعق من في السماوات من في الأرض إلا ما شاء الله فوو بە سوور داکرا کەڕەنا هەرچی لە ئاسمانەکان و هەر کەس لە ئاسمانەکان و زەویدا هەیە بێهۆش بوو یاخۆ مرد جگەلەوەی کە خوا بیەوێ ثم نفخ فيه أخرى ثم واتە دوایی فوێکی دیکەی پێداکرا هەر لەلایەن ئیسرافیلەوە فإذا هم قيام ينظرون یەکسەر هەمویان هەڵسابوون چاوەڕێیان دەکرد کە بە قۆناغی قیامەتە قۆناغی هەڵسانە و سزا و پاداشتە ئەگەر کەسێ بڕوای بەخوا بێ بەڕاستی بڕوای بەخوا بێ بڕوا بەخوابوون یەکسەر بڕوا بە ڕۆژی دوایی بوون پەلکێش دەکا ئەگە بەڕاستی بڕوات بەخوا بێ واتە دەسەڵاتی خوا بێ سنوورە زانیاری خوار میهرەبانی خوا حیکمەتی خوا ئەجا خوایەک دەسەڵاتی بێ سنوور و زانیاری بێ سنوور و ویستێکی ڕەهای هەبێ و حیکمەتێکی ڕەها میهرەبانیکی ڕەها ئەو خواوای لە چاوەڕێ دەکرێ لەو خەڵکە نەگەڕێ ئاوا بڕۆن
بەڵکو زیندویان کاتەوە بۆی بە چاکەکاران پاداش بدرێتەوە بۆ خراپەکاران سزا بدرێ میهرەبانی خوا حیکمەتی خوا دەسەڵاتی بێسنووری خوا ئەوەی لێ چاوەڕێ دەکرێت هەر بۆیەش خوا سبحانە وتعالى لە زۆر شوێنی قورئاندا بە پرسیارکردنی نکوڵی لێکەرانە کەسانێک کە نکوڵی دەکەن لە هاتنی ڕۆژی دوایی بە پرسیارکردنی نکوڵی لێکەرانە مەسەلەن دەفەرمێ ئەلەیسە ذەلِکە بقادر على أن يحيي الموتى ئایا ئەو زاتێک کە ئەوە باس کرا بەتوانان نییە کە مردووان زیندوو بکاتەوە یان ئەوەی دیکە ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثە وأنکم إلینا لا ترجعون یا وقال الذين كفروا لە زۆر شوێنان داهاتووە کە ئێمە زیندوو ناکرێنەوە بەلا لەتوبعەثن سوێن بەخوا زیندوو دەکرێنەوە هەڵدەسێنرێنەوە کەواتە بڕوا بە ڕۆژی دوایی یەکسەر لقی بڕوا بە خوایە سبحانە وتعالى و یەکسەر لەوە پەیدا دەبێ و ئەو ئیمان بەخوا ئەوە پەلچێژ دەکات. بەڵێ جەنابی مامۆستای ناوبڕێکی کورت وەردەگرم و ئەنجادینە سەر بابەتی خواپەرستی. بەڕێزان و خۆشەویستان ناوبڕێکی کورت دواتر درێژە دەدەم بە ئەڵقەی دێیەم لە بەرنامەی ڕۆشنایی. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان بەردەوام دەبم لە ئەڵقەی دێیەم لە بەرنامەی ڕۆشنایی. جەنابی مامۆستای بابەتی خواپەرستی یەکێکە لەو بابەتانەی کە مسلمان بەرەو ڕاستی و ساغیەتی لە مسلمانێتی دەبا. حەز دەکەم سەرەتا پێناسەی خواپەرستی کە چۆن لە کتێبەکە نووسیت و تیشکێکمان بۆ بخەین لەسەر. جارێ وشەی عیبادەت بە معنای خواپەرستی لە زمانی کووردا لێک دراوەتەوە لە ڕیشە زمانەوانیەکەی لە عەبەدەوە هاتووە. عەبەدە واتە ملکەس بوو. لە زمانی عەرەبیدا دەگوترێت طەریق معەبەد ڕێیەکی تەخت و هەموار کراو ڕێکە خۆش دەکرێ و گرێ و گۆڵی لێ نامێنێ خەڵک لێی هەڵبنگوێ و ئەوانە پێی دەگوترێت طەریق معەبەد. هەروەها بە حوشترێک کە حوشتر جۆرە دەردێک دەگرێت خروێک لە پێستیدا دەبێ ئەنجا کە بە قەتران کە مادەیەکی سووتێنەرە بە قەتران شەور دەکرێت دەهەنوورێ دوای خروەی نامێنێ ئەویش لە جوڵە جوڵ دەکەوێ دەگوترێت بەعیر معەبەد وشترێک کە تەخت بووە بێدەنگ بووە داسەکناوە لەبەرەوە کە خروەکەی نەماوە. ئەوە ئەسڵ زمانەوانیەکەیەتی لە ڕووی شەرعیەوە لە ڕووی زاراوی شەرعیەوە بریتێ ئەو پەڕی ملکەچی بۆ خوا لەگەڵ ئەو پەڕی خۆشویستن لەگەڵ ئەو پەڕی بەبەرز مەزنگرتن لەگەڵ ئەو پەڕی سام و هەیبەت بەرامبەرکردن لەگەڵ ئەو پەڕی پشت پێ بەستن ئەوانە دەبێت هەمووی هەبن ئەمجا پێی دەگوترێ کە حەوت سیفاتت باس حەوت سیفەتم باس کردوون لەوێدا لا با بێ ئاوان بەڵێ ئەو پەڕی مل بۆ کەسکردن لەگەڵ ئەو پەڕی خۆشویستن لەگەڵ ئەو پەڕی بەبەرزگرتن بە گەورەگرتن لەگەڵ ئەو پەڕی پشت پێبەستن و بە پاکگرتن ئەو پەڕی سوپاس و ستایشکردن و ئەو پەڕی سام و هەیبەت بەرامبەر هەبوون. ئەمن بۆچی لێرە دانم گوتو ئەو پەڕی لێ ترسان حقیقەت من گوێم لە زۆر لە وتاربێژەکان دەبێ وشەی لە خوا ترسان بە بۆچوونی من بە چەم کوواتایکی هەڵە بەکاردێنن. خوا سبحانه وتعالى سام لێکراو نییە لێترساو نییە سامناک نییە بە واتایە کە لە شتێکی سامناک دەترسی یعنی بەڵکو خوا سبحانه وتعالى دەبێت سام و هەیبەتت بەرامبەری هەبێ نەک لێی بترسێ وەکو پاچی بۆخوا لە دژمنێک لە دڕندەیەک دەترسێ دەبێت ئەوە لە مێشی خۆمان دەبەری نەدەر فەرمانڕەوایەک و فەرمانبەرێک یان بەو شێوازە یا وەکو کەسێک لە حوکمڕانەکەی دەترسێ لە دەسەڵاتدارەکە دەترسێ خوا نییە سبحانه وتعالى. خوا ئەو پەڕی میهرەبانی ئەو پەڕی کاربەجێی ئەو پەڕی دادگەری ئەو پەڕی چاکی هەیە
ینی بێ سنوور چاکە خوا، بێ سنوور جوانە، بێ سنوور دەسەڵاتدارە، بێ سنوور دادگەرە، ینی هیچ سنوورێکی نییە بۆ کاربەجێ و دادگەری میهرەبانی و لێبوردەی و چاکی و بەخشندەی خوا. بەڵام کە تۆ لە خواترسان واتە لە کردەوەی خراپی خۆت بترسیەی کە خوا بە پێی کردەوەگەی خۆت مامەڵە لەگەڵدا بکە. ینی ترست هەبێ لە خراپەکانی خۆت بەرامبەر بەخوا، ئەگە نەخوا ساملێکرا و لێترساو نییە بە واتایە کە تۆ وەکو شتێکی سامناک تەماشای بکەیت. بەهەرحاڵ لە قورئانیشدا بەڵێ وشەی خەوف و خەشەت هەردووچیان هاتوون بۆ خوای پەروەردگار، بەڵام کە ئێمە ترسمان بەرامبەر بەخوا هەیە، ترسمان لە کردەوە خراپەکانی خۆمان هەیە کە بەهۆی کردەوە خراپەکانمان خوا مامەڵەمان لەگەڵدا بکە. ئەگەنە لە ذاتی خۆیدا خوا سوبحانە وتەعالا ساملێکراو نییە و جێ هیچ مەترسیەک نییە کە زوڵمت لێ بکە. وما ربك بظلام للعبيد، يعني كذا فرمي ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم وكان الله شاكرا عليما لسورة النساء ده. خوات شي بسزاداني ايوه دكا، شي لسزاداني ايوه داوه اگر ايوه ايمان بين سپاس گزار بن وخواش سپاس گزار و زانايا خواش سپاسي بندكاني دكا لشون شوينا خوا دفن والله شكور عليم خوا زانايا سپاس گزار بو بندكاني. جاد بي اوانا هموي ببن امجا معناوە بەندایەتی بۆ خوا لە مرۆڤدا دێتە دی. هەڵبەتە ئەویش دیسان بە دوو چەمەک بەکار دێ. باس لەوە کردووە کە خواپەرستی بە چەمکی تایبەتی هەیە، چەمکێک گەگشتی ئەویت کە چەمچێکی تەسک کە ئەمە چۆن کە لە ئەسڵدا وشەی عیبادەت لە قورئاندا بە چەمکە گشتەکەی بەکار هاتووە کە دەفەرمێ ما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون، جند و مرۆڤم دروست نەکردو مەگەر بۆ ئەوەی بەندایەتیم بۆ بکەن بمپەرستن. ئەمان بەبەست پێ چەمکە گشتەکەیەتی واتە ئەو پەڕی ملکەچی و خۆشویستن و سام و هەیبەت بەرامبەر هەبوون و پشت پێ بەستن و بە پاکگرتن و ستایشکردن و ئەوانەمان دەیەوێت بۆ خوا هەبێ سوبحانەهو وتەعالا. ئەمە چەمکە گشتیەکەیەتی کە بەو چەمکە گشتیە ئێمە هەموو جموزۆڵەکانی ئێمە عیبادەت دەیانگرێتەوە. یعنی کە پێکەوە تۆقە دەکەین کە بەڕووی خۆشەوە یەکدی دەدوێنین، چەکە چاکە کار دەبین، کە جیهاد و جەنگ و بەرەنگاری دەکەین وەکو دیفاع لە حڕوماتی ئیسلام و موسڵمانان، ئەوانە هەمووی وشەی عیبادەت دەیانگرێتەوە. وەکو چۆن کە نوێژ دەکەی و ڕۆژوو دەگری بە عیبادەت لە قەڵەم دەدرێ. هەموو هەڵچۆکەوتەکانی مرۆڤ ئەمە بەگشتی لە قەڵەم دەدرێ. ئەمە چەمکە گشتەکەی. چەمکە تایبەتەکەی کە زیاتر زانایان بەکاریان هێناوە، ئەوە زانایانی کە فقیهیان کردو بە چەند بەشێک، فقه العبادات وفقه المعاملات. عبادات واتە ئەو کردەوانی کە لە نێوانی بەندە و خوادا سوبحانەهو وتەعالا ئەنجام دەدرێن، وەکو نوێژ و نوێژ بە هەموو فەرەضەکانیەوە، وەکو ڕۆژوو گرتن و وەکو حەج و عومرە و وەکو دیادی خواکردن و وەکو پاڕانەوە لە خوا و قوربانی سەربڕین و هەموو ئەو شتانی کە ڕاستەخۆ مرۆڤ بۆ خوا ئەنجامیان دەدا، ئەوە پێیان دەگوترێت عیبادات، کە هەندێکیان دەڵێن العیبادات المەحضە واتە پەرستشە ڕووتەکان. ئەوی دیکە معاملات هەڵسوکەوتی بینی مرۆڤەکان خۆیان کە وەکو گوتم بە چەمکە گشتەکەی هەڵسوکەوتی مرۆڤەکان خۆشیان. ینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێک وێنەیەکی بۆ هاوڵان هێنایە فەرمووە فی بوضع ئەحەدیکم صەدەقە، یەکێک لە ئێوە لەگەڵ هاوسەری جوود دەبێ ئەوەش خێر و پاداشتی هەیە، واتەوەش عیبادەتە. گوتیان جا چۆن یەکێک لە ئێمە ئارەزوی خۆی جێبەجێ دەکا خێریشی دەگا، فەرمووی ئەگەر لە حەرامدا دابنێ گوناحی ناگا. گوتیان با فەرمووی کەواتەگە لە حەڵاڵ و شوێنی خۆی دابێ بۆی بە تاعەت لە قەڵەم دەدرێ. جا حەد لەوە بگرە حتا هەموو هەڵسۆکەوتەکانی دیکە. ڕۆژێک هاوڵان کابرایەکیان بینی بێڵێکی لەسەر شاندا نابوو، دەچوو بۆ جووتیاری، زۆر بە شان و شەوکەت بوو. ئەو کاتە شەڕی ئەو کاتە بە شان و شەوکەت کراوە، شان و شەپیل کراوە. وتیان بەخوا ئەوە لە ڕێخوادا جیهادی کە باشتێکی باش بوو. ئەوی فەرمووی ئەگەر دەچێت کاسبی بکە ڕزقی حەڵاڵ پەیداکە بۆی ماڵ و منداڵی بژێنێ فەهوە فی سەبیل الله. ئەگەر بۆی بێ خزمەتی باب و دایکی بکە ئەوە لە ڕێخوادایە. ئەگەر بۆی بێ کە بۆ خۆی چاوێری دەستی خەڵک نەوێ کاسبی حەڵاڵ بکە ئەوەشە لە ڕێخوادایە. کەواتە لە ڕێخوا هەر شتێک و دوو شت نییە. عیبادەت و بەندایەتی بۆ خوا هەر بوارێک و دوو بواری نییە، هەموو بوارەکانی ژیان وشەی عیبادەت بە چەمکە گشتەکەی دەیانگرێتەوە. بەڵێ ماوەستا گیان لە
لەو ئاەتی وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون لە سوورەتی ئەداریات دەفەرمووی بۆ نمونە ئایا خوا ئاتاجی ئەوەیە کە بەندەکانی بیپەرستی تۆ ڕوونکردنەوەیەکت لەوە نووسیوە. بەڵێ حەز دەکەم ڕۆشنایی بخەیە سەر. باشە ڕاستە زۆر کەس بە هەڵە لەوە تێدەگا کە پێی وایە ئەوە خوا سوبحانەهو وتەعالا کە دەفەرمێ جند و مرۆڤم تەنیا بۆ ئەوەی هێناونە دەی بمپەرستن وەک بڵێ پێویستی بە پەرستنەکەی ئەوانە. گومانی تێدانی خوا زۆر لەوە بەرزترە ئێمە سوودێک بەخوا بگەێنین بە ملکەچیمان بۆ خوا، و زۆریش لەوە بەرزترە ئێمە زیانێک بەخوا بگەێنین بەهۆی سەرپێچیمان لەخوا. خوا دەفەرمێ من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها ثم إلى ربكم ترجعون لە سوورەتی جاثیەدا. هەر کەسێ چاکە بکات سوودەکەی بۆ خۆیەتی، خراپە و سەرپێچی بکات زیانەکەی بۆ خۆیەتی، دوای بۆ لای پەروەردگارتان دەژێڕدرێنەوە. کە خوا دەفەرمێ جند و مرۆڤم تەنیا بۆ ئەو دروستکردون بەندایەتیم بۆ بکەن، واتە ئامانجێک حیکمەتێک هەیە لە دروستکرانی جند و مرۆڤدا کە بریتێ لە بەندایەتی بۆ خوا. ئەو ئامانج و حیکمەتە پەیوەستە بە مرۆڤەکان خۆیانەوە، بە جند و مرۆڤ خۆیانەوە، خۆیان بەهرەمەند دەبن، خۆیان ئەو حیکمەت و ئامانجە دێن نەدی. ئامانجەکە پەیوەست نییە بەخواوە، خوا هیچ ئامانجێکی نییە لە دروستکرانی ئێمەدا، حیکمەتی هەیە لە دروستکرانی ئێمەدا، بەڵام ئامانجێک کە خوا لە دروستکردنی ئێمەدا ڕەچاوی کردووە خۆمان ئەوەی کە خۆمان بەهرە وەربگرین. ئەگەنا خوا زۆر لەوە بەرزترە کە ئێمە سوودی پێ بگەێنین بەهۆی تاعەت و فەرمانبەریمان، یاخود زیانی پێ بگەین بەهۆی سەرپێچی و لادان و تاوانمان. بەڵێ مامۆستا گیان دەڵێ پارانەوە جگەل لە خوا و پشت بەستن جگەل لە خوا و چاڕوانی لێکردن لە غەیری خوا بێگومان کە ئەمە زۆر جار لە کاری ڕۆژانە هەیە. باس لەو کردووە کە شیرکە و بە تەفاسی ئەم زیانەت خستۆتە ڕوو. دەمێ ڕۆشناییشی بخەیە سەر. بەڵێ بێگومان بەندایەتی بۆ خوا بریتە وەکو باسمان کە بریتە لە ئەو پەڕی ملکەچی بۆ خوا و ئەو پەڕی خۆشویستنی خوا بە بەرزگرتنی خوا بە مەزنگرتنی خوا و پشت پێبەستنی خوا تا کۆتایی. کەواتە هەموو ئەو شتانی تەنیا بەخوا دەکرێن، لە غەیری خوایان چاوەڕێ بکەی مانەتۆ ئەو غەیرەت پەرستووە. هەموو ئەو شتانی کە تەنیا بەخوا دەکرێن، بەڵام شتێکە بە مرۆڤەکان دەکرێت، شتێکە بە ئامرازەکان دەکرێت، ئەوە تۆ گەر لەو ئامرازایە لەو کەسە ئەو شتە چاوەڕێ بکەی بە تاکیدەوە شیرێک نییە. شیرێک واتە هاوبەش بۆ خوادانان ئەوەیە کە بە زۆرێک مامەڵە لەگەڵ جگە لە خوادا بکەی کە دەبێت لەگەڵ خوادا بکرێ. لە سوورەتی ئەشعەرادا دۆزەخیەکان کە دەخرێنە دۆزەخەوە وشەیەک دەڵێن، تعبیرێک دەڵێن زۆر گشتگیرە، دەڵێن تەڵڵاهی ئین کونا لەفی ضەلال مبین ئیذ نوسەویکم برەبی العالەمین. سوێن بەخوا ئێمە لە گومڕایکی ئاشکرادا بووین کە ئێوەمان یەکسان دەکرد لەگەڵ پەروەردگاری جیهانیاندا. یەکسانکردنی یەکێک لە دروستکراوەکان لەگەڵ خوادا لە صیفەتێک لە صیفەتەکانی خوادا ئەوە شیرکە. جا لە صیفەتی خەلقدا بێت بهێنانەدی، لە صیفەتی پەروەردگارێتی دابێ، خاوەندارێتی دابێ، لە صیفەتی پەرستران دابێ، لە صیفەتی داوا لێکردن دابێ، لە صیفەتی پشت پێبەستن دابێ، لە هەر صیفەتێک لەو صیفەتانە دابێ کە تەنیا دەبێ بۆ خوا ئەنجام بدرێن. ئەتۆ ئەگەر بۆ غەیری خوات ئەو چاوەڕوانیت لێ بوو یاخود ئەو مامەڵەیە لەگەڵی داکرد بۆ وێنە ئەوانەی کە دەستنە سەر قەبر و گۆڕێک و لە گۆڕەکە دەپاڕێنەوە، ئەوە شیرکە، شیرکی گەورەیە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم سەرەتا مسلمانان قەدەغە کردەوە بچنە سەر گۆڕستان. دوای سەرەتا کە لە کوفر و شیرکەوە نزیک بوون تازە هاتوونە نێو ئیسلامەوە، دوای ڕێگەیدان وفرمي كنت نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها فإنها تذكركم الآخرة. پێشتر قلێم قەدەغە کرد بچنە سەر گۆڕەکان، بەڵام ئێستا بچن چونکە ڕۆژی دوایتان دەخاتەوە یاد. پێشێ بۆیە لێ قەدەغە کردبوون چونکە لە سەردەمی نەفامی و نزیک بوون نەوەکو یەکەیشیان بچێت لە قەبرێک بپاڕێتەوە تووشی شیرکی گەورە ببێ. بەڵام کە زانی ئیمانیان لە الله چاسپا فەرمی بچن، چونکە ئەو حیکمەتەی کە بە سەردانی گۆڕستان دێتە دی کە بریتێ لە هاتنەوە یادی مردن و ڕۆژی دوایی ئەوە هەر هەیە. بەڵام پێشتر بۆیە لێ قەدەغە کردبوون نەوەکو
لە زیاتی ئەو سوودە ببینن تووشی زیانێکی گەورەتر ببن. جا مەبەستم ئەوەیە کە پرسیارەکەی جەناب شیرێک وەکو گوتم بە هەردوو زۆری بۆ کەسکردن و ئەو شتەکانی کە پێیانمە ملکەسکرد یاخود داوالێکردن لە هەردووچیاندا دەگونجێ بێتە دی. ینی ئێستا من لە هەندێک لە کتێبەکانی خۆمدا باسم کردووە کە هەندێک زۆر دژی عیبادەت و ئەصحاب القبورن وانە ینی خاوەن گۆڕێک دەچن لێ دەپارن کە بەتەکیدەوە شیرکە. بەڵام خۆ جۆری دیکە شیرێک هەیە کە بریتێ لە عیبادەتی ئەصحاب القصور کە هەتا 4 کەسی سادە و نەزان تووشی شیرێک دەبن بەخۆی خاوەن قبرێکەوە بەهۆی خاوەن قەسرێکەوە بە ملیۆنان خەڵک لە دین هەڵدەگەڕێتەوە لە دین لا دەدرێ دینەکەی دەفرۆشێ. ئەنجا تۆ بۆچی باسی ئەو جۆرە شیرکەش ناکەی کە ئەصحاب القصور خەڵک بە لێشاو لە دین دەبەنە دەرێ ئەوانەی کە بە پارەی حرامی خەڵک خۆ دەفرۆشن کە بەر لەوەی زیانی قیامەتی بێ ڕەنگە زیانی دنیاییشی بەڵێ هەر لە دنیاتیدا هەر مرۆڤ لە مرۆڤ دەشۆرێ. خۆی شیرک ماوەسا محەممەد ینی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام کە هاتوون خەڵکیان بۆ تەوحید و تەنیا خواپەرستی بان کردووە. بەڵێ بەتەکید پاداشتەکەی لە ڕۆژی دواییدا وەردەگرنەوە بەڵام هەر بۆ دنیاش سەربەرزیە. تەوحید و تەنیا خواپەرستی هەر لە دنیادا مرۆڤ ئازاد دەکا و ئازاد دەکا و سەربەرزی دەکا و بێمنەتی دەکا. بە پێچەوانەوە شیرک و بتپەرستی و جگە لە خواپەرستی مرۆڤ زەبون و سەرشۆڕ و زەلیل دەکا. مرۆڤ لە نێوڕۆژ خۆی خاڵی دەکاتەوە. یعنی من زۆر جار خەڵک دێ بۆلام دەڵم کاکە عیبە ئینسان بە پارەی حەڵاڵی خۆی بفرۆشێ چ جای بە پارەی حەرام چ جای بە پارەی خۆت کە لیان زیوی سەرۆت و سامانی وڵاتی خۆت لیان زەوت کردووی کەچی بەو پارە لێ زەوت کراوەی خۆت هەندێک دەڵە ڕۆنی خۆتی لەسەری خۆی دەداتەوە هەندێکت دەدەنێ و دەتکڕن. زۆر شوورەیە زۆر عیب و نەنگە. من نازانم خەڵک کەی مەسەن وریاد دەبێتەوە. لە ڕاستیدا پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام کە هاتوون خەڵک فێری تەوحید و تەنیا خواپەرستی بکەن وەکو چۆن لە ڕۆژی دواییدا پاداشتەکە وەردەگرنەوە بەڵام لە دنیادا سەربەرز و ئازاد و سەرفرازیان دەکات. تۆ تەماشا جادوگەرەکانی فیرعەون کە جادوگەرەکان بەر لەوەی ئیمان بچێتە دڵیان دەیانگوت چی وجاء السحرة فرعون فقالوا أئن لنا لأجرا إن كنا نحن الغالبين. کرێمان دەدەیە گەر ئێمە سەرکەوتین پاداشمان دەدەیە. قال نعم وإنكم إذا لمن المقربين. بەڵێ و ئێوە زۆر لە خۆم نزیک دەخەمەوە. بەڵام دوای ئەوە ئیمانیان هێنا ئیمانیان بەخوا هێنا وەزانیان فرعونیش مرۆڤێکە وەکو ئەوان چیان گوت فرعون هەڕەشەی لێکردن لأصلبنكم لأقطعن أيديكم وأرجلكم من خلاف لأصلبنكم أجمعين. دەستی ڕاست و پێی چەپتان دەبڕم و بە قەدی دارخورماوە چەسبتان دەکەم. ئەوان چیان گوت قالوا فاقضي ما أنت قاض إنما تقضي هذه الحياة الدنيا. هەرچی لە دەستت دێبیکە ئەتۆ هەرچی بیکەی لە چوارچێوەی دنیادا دەیکەی. ئیمان ئینسان ئازاد دەکا بێمنەتی دەکا. تۆ تەماشا ناکەی و خەڵکە ینی لە حیزبێکدا چۆن فەرمانی بۆ بێ بەڵێ قوربان عەقڵی خۆی ئیجازە داوە چۆتە سەر مەزەبی مەڕ ئەسڵان لە مرۆڤ شۆراوە بابە مرۆڤ ویستی هەبێ عەقڵی هەبێ بۆچوونی هەبێ کاک ئەوم بەدڵە ئەوم بەدڵ نییە ئەوە وا دەبێ وا نابێ. ئەسحاب وا بوون خوا لیان ڕازی بێ. شوێن کەوتوانی پێغەمبەران وا بوون عەلەیهیمو سەڵات وەسەلام. پێغەمبەران خەڵکیان فێری ئازادی کردووە فێری و کردو حورمەت و ڕێزی خۆیان بزانن. فرعون و تاغوتەکان بە پارە حرام و دزراوەکەی خەڵک فێرە کۆیلایەتی دەکەن زەبون و سەرشۆڕ و زەلیلیان دەکەن کابرا هەست بە بوونی خۆی ناکە هەست بە کەرامەت و ڕێزی خۆی ناکە. شرک ئەو بەڵانەی هەموو بەسەر بەڵدێنێت. مامۆستا گیان کاتم تەواو بوو لە کۆتایی ئەم ئەڵقەیە دوو ڕاستپاردەم هەیە. تەمان ڕاستپاردەکە ئی کۆمەڵی خەڵکە کە لێرە و لەوێ مەسەرەن پێیان دەگەین سوپاسی جەنابەت دەکەن لەسەر بەڕاستی ئەم ڕۆشنایی خستنە سەر بابەتانەی کەم پرسیارانی کە هەمن هەمە ئەمە ڕاستپاردەی یەکەم و دووەمیشیان بەڕاستی سڵاو و ڕێزەکە زۆر لێرە و لەوێ خەڵک ئەوەی کە دەتناسێ
و ئەوەی کە بە دیدارت گەیشتوەوەی بە دیداریش نەگەیشتوە سڵاو و ڕێزی تایبەتیان هەیە کە من ڕاستپاردەم بەڕاستی ئەم دوو ڕاستپاردەیە بە جەنابەت بگەێنم. وەڵام منیشە تۆ ڕادەست پێرمەوە لێرەشەوە ڕاستەخۆ پێیان دەڵێم ئەوی گوێ لە دەنگمان بێ و ڕەنگمان ببینێ سەڵاو و ڕێز و حورمەتم بۆ هەموو لایەکیان هەیە بە پیر و گەنجەوە بە نێر و مێوە بە هەموو لایەکیانەوە زۆر سەڵاو و ڕێز و حورمەتم بۆیان هەیە وەخوا پاداشتیان داتەوە زۆر زۆر سپاسیان دەکەم کە ئەوانیش لەگەڵمادا ئەو بەرنامەیە متابعە دەکەن و ئاگیان لێتی وە گومانیشی تێدا نییە کە ئێمە من مەمنونی خەڵکم یعنی من لە زۆر ڕۆ خۆم بە قەرزاری خەڵک و جەماوەری خۆمان دەزانم و زۆر سوپاسیان دەکەین کە لەگەڵماندا هاوکار و دەستبارگر بن ئێمە بەڕاستی ئیشی خۆیانمان پێیانە نەک ئیشی خۆمان ئیشی خەڵکمان بە خەڵکە نەک ئیشی خۆمان ئیشی ئەومان پێیانە بەخوا ئەوەش کە زاڵمیشە ئەوەش کە مەزڵومیشە ئەوە کە چاکە ئەوش کە خراپە ئیشی ئەومان پێیانە هەمان بەندەی خوابین ئەگەر هەموو بەندەی خوابین پێکەوە براو تەبا دەبین ئەگەر بەندەی خوا نەبووین ئەو کاتە لێک پشتپەل دەبین یعنی هەندێک خەڵک بە غەڵەت لە لێندێشتی ئێمە تێدەگا وا دەزانێت کە من ڕقمە بابە من ڕقم لە کەس نییە جاوەیەکێک ڕەخنەی گر بوو بیستومە مەسەلەن فڵان کەس گوتوێتی معارەزە دژی حکومەت نییە ئەیجا خۆ شتێکی مەنتیقی معارەزە نابێت دژی حکومەت بێ ڕەخنەگرە لە حکومەت دژی هەڵەکانی حکومەتە دژی ستەم و خراپەکانی حکومەتە ئەما دژی حکومەتەکە نییە جا خۆ دی وڵات بەبێ حکومەت بەڕێوە دەچێ ئەیچی هەمن ئاسایشێت بۆ بەرقەرار دەکات ئەو ئاسایش و پۆلیس و ئەو پێشمەرگە و خەڵکانە بن کاتی خۆی خەتەری داعش لەسەر ئەم وڵاتە هەبوو ئەی نابێ دام و دەستگاکان هەبن ئەی دەسەڵاتی دادوەری نەبێ کە خەڵک کێشە و بێشەی دەبێ هەرچەندە مە تێبینیمان هەیە لەسەر زۆر شت لەسەر دەسەڵاتی دادوەری لەسەر پەرلەمان لەسەر حکوومەت لەسەر زۆر شت بەڵام وڵات بەبێ حکوومەت بەڕێوە ناچێت ئۆپۆزیسیۆن نابێت دژی حکوومەت بێ ناشیرنی کابیر ڕوخێنێ وڵات دەبێ حکوومەتێکی هەبێ بەڵام دەبێت دژی هەڵەوپەڵەکانی حکوومەت بێ خراپەکانی بێ تاوانەکانی بێ لادانەکانی بێ وەکو لوط عليه الصلاة والسلام بە قەومەکەی خۆی دەفەرموو ئینی لعەمەلیکم من القالین من ڕقم لە کردەوەکەتانە لە خۆتان ناوەکو مرۆڤ یعنی ئێستاش لەگەڵدا بێ عەقڵی هێندە فراوان نییە و دوشتان لێک جیاکاتەوە بابە بە ڕەخنەگرم لە زوڵم لە خراپە لە تاوان لە لادان لە مشەخۆری لە گەندەڵی من ڕەخنەگرم لەوە ڕقم لە سیفەتی خراپە بەڵام ڕقم لە مرۆڤەکان نییە مرۆڤەکان گە خۆیان ڕاستکەن و خۆیان چاکەن ئەوە لە ڕاستیدا وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە خوا دەفەرمێ ڕێزمان لە وەشەکانی ئادەم گرتو لە ڕۆڵەکانی ئادەم بە پیا و ئافرەت و هەمویان لەلای خوا ڕێز لێ گیراون بەڵام ڕقمان لە خراپەیە لە زوڵمە لە ستەمە ئەگەر لە خۆشماندا بێ هەر ڕقمان لێتی جا منیش سەڵاو و ڕێزم و حرمەتم هەیە بۆ هەموو برا خوشکانەوە سوپاسیشیان دەکەم کە لەگەڵماندا کارلێک دەکەن لەو بەرنامەیەدا و سوپاسی جەنابیش سوپاس دەکەم زۆر بەڕێز مامۆستا هەری باپیر نووسەر کە لاڵقەی دێمی بەرنامەی ڕۆشنایی لەگەڵمان بووی سوپاس دەکەین سوپاس بۆ جەنابیش سوپاس بۆ ئێوە خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه